زمان و فەرهەنگ دوو گۆڵەکەی ڕاگررتنی ناسنامەی نەتەوەی ئێمەن جا لەگەڵ ئەتوانم بڵم سەردەمی نوێدا جیهانگیری و کرانەوەی ئێمە بەڕووی کۆمەلگاکانی ترا و هاتنە ناوی کللتوری نامەوە ئێستا زیاتر لە هەر کاتێکی تر کە گرنگە ئێمە بە زمان و فەرهەنگ و کللتور و شناسی خۆمانە بچینەوە وەکو ئەوەی کە ئەم گۆڕانکاریە ڕووی لە ئێمە کردووە بزانین گرنگترین ئەو میکانیزم و ڕێگە چارانە چین بووی کە ئێمە ئەم فەرهەنگە جوانەی کە هەمانە نەوەنەوە بۆ نەوەکانی تری بگوازینەوە و پارێزگاری لێ بکەین و لە کاڵبوونەوە و لە نامۆبوون بیپارێزین هەرچەنە ئێستا هەوڵی باش ئەدرێ بەڵام هێشتا ئەو مەترسیانە لەسەر زمان و فەرهەنگی ئێمە دروست بووە بە تایبەتی ئەگەر تۆ بتەوێت کۆمەلگایەک بەرەو پێش چێ بمێنێتەوە نەتەوەیەک پارێزگاری لە خۆی بکە ئەوە زۆر گرنگە کە گرنگی بە زمانی دایکی خۆی بۆ فەرهەنگ و بۆ کللتورە جوانانە بە کە هەیەی و بتوانێت هەتا ئەتوانێت پارێزگاری لێ بکە و هەمیشە کەسانی ڕۆشنبیر مامۆستایانی زانکۆ ئەتوانین بڵین نوخبن و پێشەنگن لەلایەنەوە کە ئەبێ ئەوان نمایندەی ئەو کللتور و فەرهەنگە جوانەی کە هەیە بیکەن باسی ئەم تەوەرە دەکەین بە میوانداری بەڕێز سالم حەسەن مامۆستای زانکۆ کە ڕاستەخۆ لەگەڵمانایە مامۆستا گیان بەخێر بێ سپاس زۆر سپاس بۆ دیدارەکەتان مامۆستا گرنگی پاراستنی زمان و فەرهەنگی کوردی لە چی دابینیتەوە یعنی زمان لەگەڵ فەرهەنگدا ئەتوانین بڵین فەرهەنگ بۆ پاسی زمانە یعنی هەموو نەتەوەیەک گرنگی بە فەرهەنگەدا بۆ ئەوی زمانەکەی بمێنێتەوە یعنی تۆ گەر فەرهەنگە نەبێت زمانیشە نابێت تقریب بە نزیکەی 50 ساڵ پێش ئێستا شێخ محەممەدی خاڵ کە زانایەکی بلیمەتی کووردە ئەڵێ فەرهەنگ بۆ پاسی زمانە هەر گەلێک فەرهەنگی نەبێ لەگەڵ گەلانی تران ناژمێرێ ناتوانێت هەنگاو بنێت ناتوانێت بەرەو لووتکەی ژیان بڕوە یعنی کەواتە کە تۆ فەرهەنگی نەبوو زمانەکەیش بەرەو لە ناوچوونە چێ زمان بنەمای نەتەوەیە بۆ ئەوەی بمێنێتەوە بۆ ئەوی پارێزگاری لێ بکەی ئەبێ گرنگی بە فەرهەنگەکەی بدەیت ئەبێ بنووسرێتەوە ئەبێ کۆ بکرێتەوە ئەبێ کاری لەسەر بکرێ ئەبێ دراسی لەسەر بکرێ هی هەموو زمانەکە پێکەوە هی هەموو دیالێکتەکان کۆ بکرێتەوە خزمەت بکرێت دراسە بکرێت هەموو نەتەوەکان بە فەرهەنگ پێشکەوتون تۆ گەر گرنگی بە فەرهەنگ بدەیت کەواتە بنەمایەکی گەورەی پتەوی زمانە ئەبێت زۆر باشە لە فەرهەنگی ئێمەدا گرنگترین ئەو شتانە چین کە پێویستە بپارێز یاخود مەترسیەکان چین لەسەر فەرهەنگی ئێمە لەم سەردەمەی ئێستاە کە پێشکەوتنێکی زۆر هەیە جیهانگیرێکی زۆر هەیە بەشێکی جیهان ئەیانوێت زاڵ بن فەرهەنگیان زاڵ بێ بەسەر زۆرە لە وڵاتەکانەوە بەجۆ لە جۆرەکانیش توانیویانەوە جێبەجێ بکەن لەم هەموو جەنجاڵ و بێنەوە بردەیە ئەم فەرهەنگی ئێمە چۆنە بە بیپارێزین پاراستنی فەرهەنگ ئەکەوێتە سەر ئەرکی پسپۆڕەکان ئەکەوێتە سەر ئەرکی زانکۆکان ئەکەوێتە سەر ئەرکی حکوومەت لە هەموو دنیا یعنی حکوومەت گرنگی بە زمانەکەی ئەدات یعنی دەستگای هەیە دەستگا بۆ پاراستنی زمانەکە یعنی ئێستا تۆ وابزانی وڵاتێکی وەکو بەریتانیا لەوە چێت فەرهەنگێکی ئۆکسفۆردی بە چەند هەزار ساڵانە دنیای مڵۆ ئەچێتە سەری گرنگی پێدا فارسەکان فەرهەنگێکی دەوڵەمەندیان هەیە 2000 ساڵە دەوڵەتن گرنگیان ناوە بە زمانەکە گرنگیان ناوە بە فەرهەنگەکە کاریان لەسەر کردو ئێستا لە ناو فارسەکانە دەستگای تایبەت هەیە بە زمان یعنی ئێستا تۆ بتەوێت دوکانێک دابنیت تۆ بتەوێت لە شوێنێکە ناوێک بۆ مۆڵێک بکەیتەوە یا بۆن دوکانێک ناوێکی بنیت ئەبێ بڕۆی پرس بە و دەستگایە بکەیت ناکرێت بە هەڕەمەکی وەک کوردستان ئێستا بڕۆ لەو ناو شەقامەکانی سلێمانیا بگەڕێ بزانە بۆ نمونە لە 10 دوکانە 9 دوکانی بە ئینگلیزی نووسراوە کاریگەری هەیە لەسەر فەرهەنگ ئەمە چۆن کاریگەری نییە ئێمە بۆی زمانەکە بمێنێتەوە بپارێزرێت یەکێک لەو خاڵانە ئەوەیە یعنی ئەوە ڕووکاری زمانەکە و پیشانەدا یعنی تۆ ئەبێت لەو خاڵەوە دەست پێ بکەی یعنی دەستگایەکی تایبەتمەند هەبێت
جارێ هەر ئێمە دەستگایەکمان نییە بۆ ئەوی فەرهەنگی زمانەکەمان کۆ بکەینەوە، بۆی بپارێزرێ، بۆەوەی بمێنێتەوە، بۆەوەینەوە دواینەوە دراسەی لەسەر بکە. هەموو نەتەوەکان کردویانە. یعنی ئەو عەرەبەکان دەیان فەرهەنگیان هەیە وەکو لسان العەرەب، وەکو منجد، قاموس المحیط، یعنی گەڕاون بە دەیان مجەڵەت کۆکراوەتەوە نووسراوەتەوە. خۆی فەرهەنگ لێڵیە، یان لێڵیەکی تایە بەڕێز بابەتێک نووسیت کەسێکی ڕۆشنبیری لەناو بابەتەکەی توا دە وشەی تایە. من کەسێکی ڕۆشنبیرمەی خوێنمەوە، ئەم وشە زاراوانە هی زمانی ترهاتوو من نایانزان، بێ پەنابەرمە بەر فەرهەنگ بۆی لیان تێبگەم. لە فەرهەنگە زاراوەکان بە تایبەتی بدرێت دەست کەسانی پسپۆڕ ڕوونکردنەوە لەسەر زارا بۆی تۆ من لەو بابەتی تۆ بگەم. ئەمە بەچی لە باب یان دە وشەی تیاوێگە من لە چوار وشان تێنەگەم لە فەهمی بابەتەکەی تۆ تێناگەم. فەرهەنگ بۆ لێڵیە، بۆ ڕوونکردنەوەی واتایە. گەرباس لەوە بکەین ناوەندە پەروەردەی و ئەکادمی و زانستیەکان دەکرێت چ ڕۆڵێک بگێڕن لە پاراستنی زمان و فەرهەنگدا؟ ئایا توانیومانە لە ئاستێکی پێویستدا بین بۆ ئەم بابەتە گرنگە؟ تا ئێستا نەمانتوانیوە لە ئاستی پێویستە نەکار بۆ زمان بکەین، نەکار بۆ فەرهەنگ بکەین. یعنی ئەوە هەمووی بە دەسەڵات دەکرێت. دەسەڵات دەکرێت و زانکۆکان کەسە ئەکادیمیەکان بترێتە دەست ئەوانە. یعنی بۆ نمونە دەستگایەکی تۆ ئەکادیمی پێویستە لە کوردستانە، ئێستا ئەکادیمیا هەیە لە هەولێرە، بەڵام ئایا تا ئێستا هەستاوە بەو کارە کە بێت بۆ نمونە دەستگایەکی گەورە دابنێت هەرچی وشەی زارەکانی زمانی کوردی هەیە کۆی بکاتەوە لێکدانەوەی بکە. بۆ فەرهەنگمان بۆچی بۆ ئەمە هەیە؟ یان لەوە چێ دەیان کەسی بەتوانە هەبێ، دەیان وشیان لابێ، تۆ ناچی ناینووسیتەوە ئەفەوتێت. سبێنێ بۆ نمونە من کەسێکی بە تەمەنی 80 ساڵم، دەیان تەجروبەی نەتەوەکەم لایە، ئەگەر نەنووسرێتەوە سبێنێ من مردم لەگەڵ خۆمایی بەمە ژێرگۆڕ. یعنی نووسین گرنگە. ئێستا هەموو شتێک لەسەر نووسین قساکرێ. ئێمە تا ئێستا ئەو دەستگایەمان نییە وەکو نەتەوەکانی تر کارمان لەسەر کردبێت و زمانەکەمان کۆ کردبێتەوە و ورد و درشت کارمان لەسەر کردبێ بۆ ئەوەی بنەمایەکی پتە و بۆ زمانەکەمان هەیە. بەڵێ مامۆستا دوێنێ لە تەلەفۆن کەم گفتوگۆمان کرد پێکەوە باسی لەوە کرد بۆ نمونە باپیری من کە جەنابەت ئیناسی تێکەڵەوەی لەگەڵ ئەگەر بمایە ئەو فەرهەنگە قەدیمەم لێ وەربگرتایە چەندین کتێبم تیا ئەنووسی. جا مەقسەدم لێرەیە باو باپیرانمان ئەو فەرهەنگە جوانی کە هەیەیان بوو پیشە بێت یاخود دەستڕەنگینی بەیان هەر شتێکی دیکە کە لە قەدیمە باو باپیرانمان باسی کردووە بە جۆرە جۆرەکان ڕێچکەیەکی ئەوانمان بگرتایان نەمانێشتایە ئەو ڕێچکەیە کۆتایی پێبێنێت کاریگەری ئەبوو لەسەر فەرهەنگی کوردی و دەوڵەمەند بوونی فەرهەنگەکەمان. زۆر کاریگەری لەسەر ئەوە دروستە کردیانێ. باپیری بەڕێز حاجی سادق لە تێواڵە کاتی خۆی من بیرمێ لە تێواڵە مناڵ بووین ئەچوین بۆ ناو باخ ئەو ئەهات، یعنی بەو مناڵیەی خۆم، یعنی ئەو مناڵی زۆر بچووک نایە، تەمەنمان 12-15 ساڵ بوو. کۆمەڵێک قسە و تەجروبەی ئەکرد ئەیود ئەم پیاوە باسی چیەکە، یعنی دنیاە تەجروبەی باشی لێ بوو. بەس شەویش باسمان کرد، یعنی من ئەو کاتە ئەو فەهمەم نەبوو قسەی ئەم پیاوە تەسجیل بکرێت کۆ بکرێتەوە. ئەبێت تۆ تەجروبەی کەسانی تر ئەو دەیان تەجروبەی هەبوو لەسەر پیشەکەی خۆی. ئێستا لەوە چێ لە پیشەکەی ئەوە دەیان وشابێ من و تۆ نایانزانی ناوی چی ئەوە چی، ئێوە هەموو کەلتوری نەتەوەی ئەبێ کۆ بکرێتەوە بێ بەپارێزرێ. یا باسمان لەوە کرد بۆ نمونە کشت و کاڵ بەچی بەرەو پێشەوە چی یەکێک لە خاڵەکان تۆ ئادەی وەرە دەشتی شارە زۆرە هەیە، ئادەی ساڵانە ئەوانەی کە تەخەڕوجەکەن بچۆ هەر لە کێڵگەیەکیانە تەجروبە وەربگرە و خەلەلەکان دیاری بکە. بزانە 10 ساڵی تر شارە زۆرە توانێ دوو وڵاتی وەکو عێراق بە خێوگایانایکی بە تەجروبە بێت و بە لێکۆڵینەوە بێ و بە دراساکرێ. تۆ لێکۆڵینەوە کرد کۆمەڵی شتە بۆ دەرەکەوێت کەم و کورتەکانە بۆ دەرەکەوێت. ئێمە بەچیە کرێت بەوەی کە دراسە بکرێ. باسمان لەوە کرد کە بۆ نمونە کەسێکی بەتوانامان هەیە وەکو کاگازادەکە. باشە ئەگەر 100 کەسی وەکو کاگازادەکەمان هەبێت، ئەی تۆ دابنێ بڵە 500مان هەبێت. کوردستانی تۆ کشت و کاڵی بەرەو چیەچی؟ دەوەرە لە پەروەردەشە ئەمە بکە، وەرە لە ئابووری ئەمە بکە،
کاکەوەرە لە سیاست ئامە بکە ینی بۆ زۆر جار کۆنسۆڵی وڵاتانیە تەجروبەی لێوەرەگرێشتی پێ ئەڵێ کاریگەری هەیە کاریگەری بات و لە وڵاتەکەی خۆی ئیش لەسەر ئەوەکە ڕاستە ئەیانی تۆ بەڕای ئێوە ئینگلیز لە خۆیە لە سیاسەتا زیرەکە یاری بە هەموو دەوڵەتانەکە بەچی یعنی هەر لە خۆی دروست بووە بە تەجروبەی سیاسی کۆکراوە تۆ قسەی لەسەر کراوە بە سەدان کتێبی لەسەر نووسراوە ئێمە کاری لەسەر کراوە لێکۆڵینەوەی ئێگەر ئەمە نەکرێ لە هەر بوارەکان ناتوانانی ئایندەیەکی گەشت بۆ ئەو بوارە دروست بکەین باشە گەر باسێک لە ڕۆڵی میدیا بەگشتی بکەین و تۆڕە کۆمەڵاتیەکان بە تایبەتی لەم نێوەندەدا ئایا توانیویان ڕۆڵێکی ئیجابی بگێڕن یاخود بە پێچەوانەوە سلبی وەڵا ناتوانین تۆ هەموو شتێکیانی تۆڕی کۆمەڵایەتی بەگشتی ڕاگەیاندن ئەمانە کاریگەری گەورە لەسەر کۆمەڵگا دروستەکەن یعنی لەوە چێت لایانی ئیجابیاتیشان هەبێ و لایانی سلبیاتیشان هەبێ کۆمەڵێک یعنی پیج هەبێ کۆمەڵێک شت هەبێ لە ناو ئینتەرنێتە ئەمانە یعنی خەڵک بە هەڕەمەکی کاری لەسەر بکە ئایندەیەکی باشی نەبێ یا کۆمەڵێک دەستگا هەبێ بە پێی کەسی پرۆفیشناڵ کاری لەسەر نەکە زمان فەرهەنگ بە ئاقارێکی باشانە بە بەڵام کۆمەڵێکیشیان هەیە کاری باشیان کردو ئایندەیەکی باشیش بۆ زمان دروستەکەن بەڵێ یەکێک لە دەوڵەمەندی زمانی کوردی بوونی دیالێکت و زاراوەی دیکەیە پاراستنی ئەمانە تا چەند کاریگەری ئەبێتە سەر مانەوەی فەرهەنگەکەمان وە فەرهەنگەکەمان پێی دەوڵەمەندە بێت زۆر جار لە زۆرێ لە زانکۆکان کۆنفرانسی ئەوەی گیرێکە فلانە زاراوە مەترسی لەسرە فلانە زمانانی لەوانەیە ئەوە بێت ئەمانە تا چەند گرنگن کە هەر کەسە لە جێ خۆیەوە کە سەر بۆ دیالێکتی یاخود دیالێکتێکی دیکەیە فێری بێت کاریگەری بکاتە سەری وە هۆکارێک بۆ پاراستنی و دیالێکت و ئەو زاراوەی خۆی ئێمە کاتی خۆی مامۆستایەکمان هەبوو لە زانکۆ بەڵێ ناوی حەمەد لێر بوو وتی دەوڵەتانی تر هەوڵیان ناوە بەڵێ بۆ ئەوەی زمان لە ناوبەرن بۆ نمونە یەکێک لەو خاڵانە چیەکەن بۆ نمونە بابەتایری هەمەدانی ئێمە بمانەوێ نەمانەوەی کووردە بەس فارسەکان بەهی خۆیان ێزان ئەوە تا بڵێن قوت بوو یینێکی شوێنێکیان بۆ کردەوە هیچ شوێنی زیارەتگا خەڵکە چێت بۆ زیارەتی بەڵام ئەو بە ڕێزاوی فەرموو فارسەکان لە کۆتاییە کۆمەڵێک وشەیان وەکو فەرەنگۆکێک بۆ دیوانەکەی کردووە ئەم وشانە کوردی و لێکدانەوەی لەسەر کراوە یعنی مەبەستم لەم قسەیە چییە بابەتایری هەمەدانی کووردە بەڵام فارسەکان هاتوون کردویانە بۆ یعنی تۆ بابەتایری هەمەدانی لە تۆ داببڕن عارفێکی بە توانای 1000 ساڵ پێش ئێستا لەوە چێ مێژووی زمانەکەی تۆ ئەوەنەی تر بەرەو ئەو لاوێت ئێتۆڵی هەورامی کورد نییە خۆت 400 ساڵ ئەدەبیات و مێژوو کەلتورە هەرچی شتێک لە جوان بێت لەناو هەورامیە هەیە ئێویش دابڕی لە کەواتە کورد زمانەکەت تەفکیک کرد بە عەرەبیەڵێن هەڵی وەشانەوە ئێوە تا لەولا بابەتایر لابێ لەولاوە ئەمانە پێکەوە هەمووی بنەمایەکی پتە و بۆ زمانی کوردی دروستەکرێ یعنی دەوڵەت ئەبێ گرنگی بە هەمویان بات مافی هەمویان بپارێزرێت یعنی تۆی سەناکرێت دیالێکتی گۆران دیالێکتێکی دەوڵەمەنی زمانی کوردیە کەلتورێکی جوانی هەیە هەمومان شانازی پێوە بکەین مناڵەکانی بە شێوەزاری خوان نەخوێنن لە هەموو دنیا من مامۆسایەکی زانکۆ پارچوو بوو بۆ سین خۆمان نەزانین نازان بلیارێک و 200 ملیۆن نازان لە هەموو دنیا باوەڕەکەی لەوێڵە گەر 50 کەسە بێت مناڵ هی زمانێکی تر بێ یعنی بۆ ئەوی زمانی دایکەکەی نەفەوتێ هەوڵەیەن مامۆسای بۆ تەرتیبەکەن و سەرەتا فێری زمانی دایکەکەیەکەن بۆ ئەوی بمێنێتەوە یعنی بۆ نەتەوەی تر گرنگی بە کەلتورەیە گرنگی بە مافی هەموو کەسەکانەیە ئێمە بۆ لاسایی شتە چاکەکانی ئەوان نەکەینەوە باشە لە پرسی یەکخستنی زاراوەکانە دەوترێت دەبێت زمانی ستاندار هەمیشە بوونی هەبێت زاراوەیە کە لە بواری ئەکادمی زانستیەکانە زۆر جار دابنرێ باوەڕت بم هەیە تا چنێ گرنگە ئێمە زمانێکی ستانداردیشمان هەبێ بۆی کە زمان و فەرهەنگی خۆمان پارێزی خۆی زمانی ستاندارد چییە؟ زمانی ستاندارد ئەوەیە کە لە دەستگای فەرمیە لە ڕاگەیاندنەکاندا بەکار بێت لە خوێندندا
لە زانکۆکاندا پێ بخوێنرێ. ئێسامە ئەم شێوەزاری ناوەڕاست شێوەی سلێمانی هەنگاوی بەرەوەوە ناوە کە بێ بە زمانێکی ستاندار، بەڵام دەوڵەتانی تر چیان کردو بۆ زمانی ستاندار؟ یعنی زارێکیان کردو بە زمانی ستاندار کە بۆ نمونە شاکارێکی گەورەی پێنووسرا بێتەوە. یعنی فارسەکان ئێستا یعنی حافزی شانامە و سعدی شیرازی و حافزی شیرازی و ئەمەی کە شاکارێکی گەورە ئەو ڕێچکەیان گرتو بۆ زمانی ستاندار. یا زمانی ستاندار زۆر جارە بێ ئیسیفتا بکرێ لەناو هەموو شێوەزارەکانە، بزانین کامیان ببێ بە زمانی ستاندار. ئەو زارەش کە ئەکرێ بە زمانی ستاندارە بێ مافیەوانی تر پێشێل نەکە، یعنی ئەبێ حەق بە هەموو زارەکانی تر بات. یعنی کەواتە زارێک ئەکرێ بە زمانی ستاندار ئەگە ئیسیفتا بکرێ، یعنی تۆ کەسێک بۆ نمونە 4 کەس یەکێک کا بە بەرپرسی خۆی، ئەبێ ئەم 4 کەسە ڕێی لەسەر بە، تۆ ئەبێ ببیبەوە ئەی ناکرێ مافیەوانی تر پێشێل بکرێ. ئێستا خێرە شێوەزاری هەورامی زارێکی دەوڵەمەنە لە ناوچەکەی خۆیان تۆ نەیەڵی پێ بخوێنرێ ئایندەکەی یانی بەرەو کەسبوون و لە ناوچوون ئەچێت. ئێمە زارێکی دەوڵەمەنی خۆتە لە کیسدا لە پای چی؟ تۆگە خزمەتی زمان و فەرەنگ و کەلتورەکەی ئەبێت کە گرنگی بە شێوەزارەکان بێ، گرنگی بەمانەوەیان بێ. بێگومان بۆچی لە دەڤەرێکی کرمانجی خوار و تەناقت ئەی دایرەکانیشیان بۆ زمانە ینی بۆ بێت ئەوانی شتێکی زۆر ڕاست پەیوەندی بە دەسەڵاتەوە. ئێستا ئەوان هەردووکیان دەسەڵاتیانەیە هەیە، بەس لۆڕ و هەورامی دەسەڵاتی نیە، ناکرێمە بە دەسەڵات بێ، ئەبێ بە ئەوە بێت کە هەر کەسێ دەسەڵاتیشی هەیە گرنگی بە هەموو لایەنەکان بە، نەک گرنگی تەنا بەوەی خۆی بە. ڕاستە. مامۆستا شتێکی دیکە ئەوەنیاگە پرسانی دیکە دەبێ چی بکرێ بۆی کە ناوەندەکانی خوێندن مامۆستایان وا بکرێ کە ئەم فەرهەنگە لە بنەهاتەوە لەلایەن منداڵانە وردە وردە ئەم زمانە و ئەم فەرهەنگەم ئەم کولتورە جوانی خۆمان خۆش بێت و پەرەی پێ بدەین و نەهێڵین کولتوری بێگانە بە ناوی ڕۆشنبیری و کرانەوەی جیهان و ئەوە زاڵ بێت بەسەر فەرهەنگە کوردیەکەدا. ئێستا ئێمە بمانەوێ نەمانەوێ ئەولەمە زاڵ بوو بەسەر هەموو دنیا. یعنی من داتایەکم لە ماوە سیر کرد زمانی ئینگلیزی وەکو زمانی دووەم 500 ملیۆن کەس بەکاریە، یعنی وەکو بووە بە زمانی دووەمی هەموو دنیا. هەیمەنەی بەسەر هەموو جیهانا کێشاوە. بەڵام لە پاڵ ئەوەشە هەموو ئێستا خۆ ئێران گرنگی بە زمانی ئینگلیزیەدا، هەمویان یعنی هەر شتێک لە هەموو دنیا دەرچێت دوای لەوەچە سەعاتێک دوای 2 ڕۆژ هەفتەیەک ئەوان تەرجمەیەکەن بۆەوەی سوود لەو ئەزمونەی ئەو وڵاتە وەربگرن. بەڵام تۆ لە پاڵ ئەوەشە ئەتوانی نەیەڵی زمانەکەی خۆ بەرەو کزی بچێت و یعنی هەوڵێک بیت کە زمانەکەی خۆش بمێنێتەوە سوود لە زمانەکەی ئەوانی ژوەر بگرن. دەستەکانە خۆش بێت. زۆر سپاسەکەین. سپاس بۆ زانیاریەکانت. ئەگەر لە کۆتایی شتێکت ما بێت لەسەر پاراستنی زمان و فەرهەنگی کوردی. وەڵا دەستخۆشیتان لێ یەکەم تەنها شت هەر ئەوەیە کە دەوڵەت ئەگەر بتوانێت بۆ ئەوەی ئەم زمانە بمێنێتەوە، یعنی هەوڵ با فەرەنگی هەموو زارەکان کۆ بکرێتەوە، هەوڵ بات هەموو زارەکان لە دراسی خوێندنا بخوێنرێ، دراسیان بکرێت لە کۆڵینەوەیان لەسەر بکرێت بۆی ئەم زمانە بە باشی بمێنێتەوە. ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا سالم حەسەن مامۆستای زانکۆ. یخوا بەخێر بێ. سپاس بۆ زانیاری. زۆر سپاس بۆ دیداریەوە.